ڕێکخراوی خوشکانی ئیسلامی مەراسیمێکی شایستەی ئەنجامدا و تیایدا خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە ئەو خانمانەی کە تازە بڕیاری باڵاپۆشیان داوە. هەروەها لە مەراسیمەکەدا کە بە دروشمی داهاتوویەکی گەش و ئاسوودە لەگەڵ ئەو خانمانەی پارێزکاری لە شکۆی خێزان دەکەن بەڕێوەچوو. خەڵاتی ڕێزلێنانیشیان بەخشیە 30 لەو خانمانەی لە بوارە جیاوازەکاندا خزمەت بە کۆمەڵگە و تاک و خێرزان دەکەن. ئەمڕۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە بۆنەیەکی تایبەتە ئەیەوێت تواناش شاراوەکانی گەنجان و پاڵپشتی خۆی بۆ توانای ئافرەتان و خانمان لە هەرێمی کوردستان دەرببڕێت بە پێشکەشکردنی وێبسامی ڕێزلێنان بە هەموو ئەو خاتونانە و خانمانەی کە لە بوارە جیاوازەکانە خزمەت بە خێزانەکانیان و خزمەت بە کۆمەڵگە دەکەن. ئەوەی کە دەست نیشانمان کردووەکو خانمانی نمونەی 30 خانمی نمونەیمان دەست نیشان کردووە لە بوارە جیاوازەکانە کە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشین و کۆمەڵێ کچی گەنجیش کە بڕیاری باڵاپۆشیان داوە ئەوانیش تاجی زێڕینی باڵاپۆشیان لەسەرەکەین لەو مناسبەیە. زۆربەی ئافرەت لەگەڵ منداڵەکە مێنێتەوە و فێری ڕەوشتێکاوە فێری بڵێن هەر شتێکی جوانێکە یان فێری هەر شتێکی باشێکە و زۆربەی جارش زیاتر منداڵ لە دایکیەوە شت زیاتر وەرەگرێت لەوەی لە باوکێ وەری بگرێت. هەرچەندە باوکش طبعاً دەوری خۆی هەیە هەرچیان دەوری خۆیان هەیە بەڵام زیاتر ئەڵێ من باسی دایکەکەین لەبەرەوە و ئێمە پێمان وایە ئەگەر هەر دایکێک ویان هەر خێزانێک کە خێزانێکی ئارام و لەسەرخۆ بن و هەڵوێستی جوانیان هەبێ و هەروەها زمانی گفتوگویان هەبێت لە نێوانیاندا لە زیاتی شەڕ و ئاژاوە و هەڵوێستی ناشرین طبعاً ئەو کاتە تاکێکی تەندروست پێشکەش بە کۆمەڵگات. خانمان لە کۆمەڵگەدا ڕۆڵی کارایان لە بنیادنانی خێزان هەیە و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لەو ڕوانگەیەوە بە گرنگیەکەوە لە ڕۆڵیان دەڕوانێت. هەمێک دەبنە پاڵپشتی لە بۆ خێزانەکانیان بۆ پیاوەکانە بۆ بژێوی ڕۆژانیان ئافرەتی زۆر بەهرەمەندمان هەیە بە دەزڕەنجینیەکانیان زۆربەی لێرە هەموو ئامادەنە ڕێزلێنانیان پێشکەش دەکەین. ئیشاڵە بەردەوامیش دەبن بۆ خۆیان و بۆ خانەوادەکەیان و ماڵ و منداڵیان زۆر بەمان هەیە بێوەژنە یعنی بێمێردن مناڵەکانی بەو ئیشەی ینی بژێ ڕۆژانی خۆیان بەو ئیشەی بەسەر دەبن. هەیتمان ئەفرەتمان هەیە دەزڕەنجینە زەنجانە و دەکە هەتمان حیاکەی دایکما کولیسەی دەکە نانی دەکەن ئەوانە هەموو ئافرەتی دەزڕەنجین. دەمانەوێت کچەکانمان باڵاپۆشکەین وەکو خۆمان چونکە ئێستا کە لەم سەردەمەی ئێستا بە تایبەتی زۆر هەوڵ دەدرێ بۆ بەلاڕێدانی مناڵەکانمان کچەکانمان هەر بەڕاستی کوڕەکانیشمان چونکە کچەکان چەند باڵاپۆش دەبن کوڕەکانیشمان بەلاڕێدا دەچن و ئێمە ئافرەتان دایکان بەڕاستی زۆر گرنگە زۆر گرنگە ئێمە زیاد لە پێویست گرنگی بە منداڵەکانمان دەین لە بۆ باڵاپۆشی و پەروەردە. ئەم شتانەی کە بۆت وەکو نشێکی نامۆ ڕووی لەم کوردستانە کردو و دەیانوێت گەنجەکانمان لە خشتە بەرن ئێمە خۆمان بە پرپرس زانیوە کە وا بیان پارێزین وا ڕۆشنبیریەک بڵاو بکەینەوە کە بڵێن پێشکەوتن بە ڕوتینیە پێشکەوتن بە خۆداپۆشینە ئەوە شوناسی ڕەسەنایەتی کوردی ئێمەیە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ساڵانە ئاهەنگ و مەراسیمی تایبەت بەو خانمانەی کە تازە بڕیاری باڵاپۆشیان داوە ئەنجام دەدات. ئەم ساڵیش مەراسیمی بۆ 300 خانم ئەنجام داوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.